ساڵتان لەبێ بینەران و بیسەرانی کوردستان 24 پاشیزی ئەم شەویشمان دەست پێەکەین بە کۆمەڵی بڕگە و بابەتی سەرنجڕاکێش پۆزانیاری کە ئەم شەو جگە لە ستۆدیۆی ناوەند لە ستۆدیۆی کوردستان 24 ئێمە ئەچینە ستۆدیۆکانمان لە سلێمانی تەوەری یەکەممان لەوێ بەردەوامەکەین کە بە ئامادەبوونی مامۆستایانی ئاینی و چەندین سروتی ئاینی وتنەوە کە خۆتان بینەریە بن هەتا کۆتایی تەوەری یەکەم و بۆ تەوەری دووەمیش پسپۆڕێکی پزیشکیمان لەگەڵە بێ و بەردەوام لەگەڵما بن تا ئەو کاتانە و بەدەم ئامادەکردنی پاشیوێکی خۆش و تەندروستیش بۆ ئەم شەو ئیشەڵا بۆی سبینێ ڕۆژێکی تەندروست و باشی و پڕخێر بەسەر بەرن جاکی هەفکۆرەمە هەژێ ئیمۆژە پێکیری ئەف شەوە بەرنامەی تایبەتمەندیە کە جدا هەی شەوێ دەرباز بووی ئەمێ نیڤ بنیڤمی خودی حەز کرد هەفکارێن مەل سلێمۆنێژی خۆ حەزر کردنە تایبەتیش دێ تشتێکی جوان پێشکەشیوەکن پێوی داریم دلێوە بندێ بدی مەسڵۆبژی نەکرد بیرم چ سلام علیکم ورحمة الله وبركاته ئەمەل دەستپێکە ڕەمەزانێ و بەری ڕەمەزانێژی مە دوعات کردنش خدای مازن کو مەبگەهین تەهیڤ ڕەمەزان و پیرۆز و خێر و بەرەکەتی توێ بگەهین تەمە لێ ئەف شەوە پێوە وێ دوعامە تایبەتیژی ئەو بت یا خودێت و مەبگەهینە شەوە لەیلەت القەدر چونکی سبەهی وێڤە ئیدی شەوێت پیرۆزێت وێ هەیڤێت تایبەتیژی دەهێدمای کرێ دەست بکەن بجا هیڤیام ئەوە هینجی دوعاوە بلەعەوە بت و بۆ مەژی دوعا بکەنی شڵە خودێ مەبگەهینتە شەوە لەیلەت القەدر کە چ شەوێک بەت نافۆندەهادا و خودشمە و هەمیا قبیل بکرد تەمان بدەتەمە حتاوێ شەوێ ئینشاڵڵا دوعا قورس و داواکاریە گەورەکانمان لەو شەوەیەدا شەوان خۆمان هەڵگرتەوە بۆ ئەو کاتەی بنویسین شڵە چ تشتێک هاتە بیرۆمەم دێ ئینشاڵڵا هەڵبەت دوایەوەی کە تا ڕادەیەکی باش ژیان لە هەرێمی کوردستان ئاسایی بووە و دەرگای مزگەوتەکانیش کرایەوە هاوڵاتیان و مسلمانان ئێستا نزا و عیبادەتەکانیان لە مزگەوتەکانەکەن و ڕۆژوانان و دانیشتوانی دەربەنی خان دوای نوێژی تەراوێح توشدەی سوپاسگوزاریە بن کە مامۆستایانی ئاینیش پابەندبوونی هاوڵاتیان بە ڕێنمایە تەندروستیەکان و هەوڵەکانی حکوومەت بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا بەرز دەرنخێنن با بێکەوە فیچەرێک لەو بارەوە ببینین بەرەف دەربەندیخانێ کەیف خۆشیە وڵاتیان مسلمانان تایبەتیژی بەکردنەوە دەریێت مزگەفتە دیڤڕژ دێت بەردەوام بی وەزارەتی ئەوقاف هەر ئاوا کردبوون بزەکان ئاوا تێدە دوور بن نوێژەکان کورت و بکرێتەوە و زیاتر تەرکیز کرێتە سەر پاکوتەی بۆ ئەوە هەم مزگەوتەکە پاکوتەی ڕابگیرێ هەم ئێوەش بزانن چۆن نوێژەکەتان ئەخوێنن و ئاخری کۆتایی ئەوەیە کە بەڕێزان ئێمە لە مزگەوتان کە نوێژە خوێنین بڕیارمانداوە زۆرتر تەرکیز بکەین سەرەوەی تا پاکوتەی مزگەوتەکە ڕاگرین حەزەکەم یەک سوودێ شکر بە جەماعی ببین بۆ خوای پەروەردگار بۆ ئەو نیعمەتە گەورەی کە ڕژانێکی بەسەرمانە سڵاوی خوا لە هەمولایەکان بێشە سوژدەکەش یەک سوژدەیە ئەوەی کە دوعاکەی لەبەرە ئەی خوێنی ئەوەی دوعاکەیشی لەبەر نییە هەر ئەڵێ سبحان ربي الأعلى وبحمده سبحان ربي الأعلى وبحمده دوای سەربەرزەکەینەوە سەلامە دەینەوە سوژدەش الله أكبر السلام عليكم ورحمة الله دوای دوو مانگ و ئەوەندە ڕۆژ گەوتەکان کرانەوە بەڕووی مسلمانانە ئەوەش شکرانە بژێرێکی خوای گەورەی گەرەکە ئێمە حەمد و سەنای خوا ئەکەین لەسەر هەموو نیعمەتەکانی بە تایبەتی نیعمەتی ئیمان و ئیسلامی بەڕاستی ئەم موسیبەتەی کە ڕووی کرد بۆ مسلمانان و تەواوی مرۆڤایەتی ئەلحەمدوللیلا ئیمڕۆ کۆتایی پێها یەکێ لەو موسیبەتانە داخستنی دەرگاکان بوو بەسەر مسلمانانە و ئەو پەتایی کە بە ناوی پەتای کۆرۆنا بوو ئەلحەمدوللیلا بەبێ زیان هەرێمی کوردستان لێی دەرچوو و ئەو زیانە نەبوو کە مای خەمێکی گەورە بێ بۆ هاوڵاتیانی بەڕێز و ئەمە جێگەی دەستخۆشی و شکرانە بژێرە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بە تایبەتی و برایانی تەندروستی و پۆلیس ئەوانی کە زەحمەتیان کێشا لە پێناوی ئەوەی کە ژیان و حیات و گیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان پارێزراو بن بەڕاستی جێگەی دەستخۆشیە الله أكبر الله أكبر الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين سمع الله لمن حمده الله أكبر أستغفر الله سبحان الله والحمد لله ولا إله
جوان بین سپاس بو خودی کو ایدی دوی هیوا رمضان و پیروز دا خود پرسخی مکر و درگیت مزگفت هات نوکر مسلمان طیبتی جوی کرنا تراویحا برف مزگفت و بچنو کرنا نویجت فرض جیا دوی طیبتی جیت و فیچره دال در بندی خان او مدیتی کو دل ما خوش بی لدو ماهی که طیبتی جوی ما مستعد آینی افت کو يعني الوداع وخاطر خواستن جه هیوا رمضان کریب طیبتی جوی مسلمان او پیچه دل ایشه لی یا گرنگ او خودش همه مسلمان قبیل کد إن شاء الله هر بو الشوازج كبريان كردو هرشون لسرتا وبمرحبا دسيان في كردو الوداع هر تشتكي دس بيك هب الدمايش يا هي تني خدينا راستا جوان هر بو الشوازي كباس ما كردو قال او مناجات هيك سجو مع اللي ولا في شركه هلا سر او تورا روينو اچينا سليماني بروستوديو كان من كبشيه كمي برنامج امشوي باشيف تايبد بسرود ومناجاتي عيني بۆیە ڕاستەوخۆ دەچینە ستۆدیۆی کراوە لە سلێمانی و لەوێ هاوکارمان هاوژین جەمال میوانداری چەند مەولود خوێن و سرود بێژێکی کردووە کە مناجات و سرودی ئاینی لە مانگی ڕەمەزاندا پێشکەش دەکەن مامۆستا بەکر نالی کە سرود بێژ و مەولود خوێنە سڵاوتان لێبێ هاوژین برا خودی قوتێ پاشیوای خێر و بەرەکەت بدوێجا کامیرەش بووە و ام و تماشاوان پیک و تماشاوان وبین دا کوین تشتکی خوش طیبت جید و هیوا رمضان و پیروز دادوان شوید خیر و برکت دا جالی سرود و مناجات پیش کشی مکن فرمو بەڵێ شوان هاژە سڵاوتان لێ بێتم کاتتان باش خۆشحاڵم بۆ یەک زۆر سپاس خۆشحاڵم بۆ یەکەم جار لە بەرنامەی پاشیفی کوردستان 24 بە دیداری ئێوە و بینەرانی کوردستان 24 شادەبم من بۆ ئەم شەو بڕگەیەکی تایبەتمان ئامادە کردووە کە کۆمەڵێک قورئان خوێن و مەولود خوێن و مامۆستای بەڕێز میوانمانن کە بە سرود و مناجاتی ئاینی ئەم شەوە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا وەمان دەڕازێننەوە من سەرەتا بە خێراتنی مامۆستا بەکر ئالی وەرە مامۆستا محەممەد و مامۆستا جەمال و کاک عەبدوڵڵا دەکەم سەرەتای دەستپێکیشمان دەچینە لای بەڕێز مامۆستا مەلا بەکر بە خوێندنەوەی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز و پاشان پێشکەشکردنی قەسیدەیەک مامۆستا فەرموو أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم يوم نطوي السماء كطي السجل للكتب كما بدأنا أول خلق نعيده وعدا علينا إنا كنا فاعلين ولقد كتبنا في الزبور من بعد الذكر أن الأرض يرثها عبادي الصالحون إن في هذا لبلاغا لقوم عابدين وما أرسلناك إلا رحمة للعالمين الله أكبر بسم الله الرحمن الرحيم إنا أعطيناك الكوثر فصل لربك وانحر إن شانئك هو الأبتر صدق الله العظيم اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم
اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. سريت من حرم ليلا إلى حرمك كما سرى البدر في داج من الظلم. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. وبت ترقى إلى أن نلت منزلة من قاب قوسين لم تدرك ولم ترمي. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. هو الحبيب الذي ترجى شفاعته لكل هول من الأهوال مقتحم. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. اللهم مبلغ العلم فيه أنه بشر وأنه خير خلق الله كلهم. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. يا ربي بالمصطفى بلغ مقاصدنا واغفر لنا ما مضى يا واسع الكرم. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. دەستان خۆش بێ مامۆستا، دەستان خۆش بە دووبارە بەخێر بێنەوە. مامۆستا محەممەد دووبارە بەخێر بیت. ئەمەوێ پرسیاری ئەوە لە جەنابەت بکەم. جەنابەت وەک پێشنوێژ و وتارخوێن ڕەمەزانانی ساڵانی ڕابردوو مزگەوتەکانی هەرێمی کوردستان شەوانی ڕەمەزان بە تەراویح و بە خوێندنەوەی سرود و مناجاتی ئاینی دەڕازێنرایەوە و قەرەباڵغ دەبوو. بەڕام بەهۆی ڕەمەزانی ئەم ساڵ بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە لە بیدایەتی ڕەمەزانەوە تاوەکو چەند ڕۆژێک ڕەمەزانەکان داخراون. جەنابەت دەتوانێت پێماوەڵی جیاوازی ڕەمەزانی ئەم ساڵ لەگەڵ ڕەمەزانی ساڵانی ڕابردوو چی بوو؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه ومن والاه. پێشەکی داواکەین لە خۆی تەبارەک وتعالى لەم شەو مبارەکەیە کە ئەم شەو یەکەم شەوی دەشەوەکەی کۆتایی ڕەمەزانی پیرۆزە ئەو یەکێکە لەو شەوانی کە دوعاتیایە قبوڵە یەکێکە لە شەوەکانی قەدر کە مسلمانان زیندوویەکەنەوە بە عیبادەت و دوعا و نزا. لەم شەوەیە داواکەم لە خۆی تەبارەک وتعالى کە وەکو پاراستوینی هەتاکو ئێستا لەم ڤایرۆسی کە جیهانی گرتووەتەوە نیعمەتی بەردەوام بێ لەگەڵمانە، حیفزی بەردەوام بێ لەگەڵمانە، ئینشاءالله پارێزگاری خۆی تەبارەک وتعالى لەگەڵ مسلمانانە بەردەوام بێ لەمە دواشەر بمان پارێزێ لە نەخۆشی و ناخۆشی و ناڕەحەتی بە تایبەتی میلەتی کوردی مسلمان ئینشاءالله. بەڵێ ساڵانی پێشوو ئاشکرایە کە لە سەرەتای ڕەمەزانەوە دەرگای مزگەوتەکان واڵا بوو. طبعاً هەر دەرگای مزگەوتەکان لەسەر پشت بوو بۆ مسلمانان کە ئاهاتنە مزگەوت عیبادەتی خۆی تەبارەک وتعالى نەکرد. ئەم ساڵ بەبوونی قەدەغی هاتوچۆ و کەرەنتینەوە سەرەتای ڕەمەزانەکەمان جیاواز بوو لەگەڵ ساڵانی پێشوە، چونکەم خەڵک نەیانتوانی دەرگای مزگەوتەکان داخرا بۆ وەکو شوێنە گشتەکانی تر دەرگای مزگەوتەکان داخرا، خەڵک نەیانتوانی بێن بۆ عیبادەتکردن. جیاوازیەکەی ئەوە بوو کە مزگەوت داخرا بوو. طبعاً ڕەمەزانیش بەشێکی زۆری مسلمانان لە مزگەوت ئایبەنە سەر، حتا دەشەوەکەی ئەخیری خەڵک ناڕاتەوە بە ماڵەوە لە مزگەوتە عیبادە دەکا. ئەم ساڵ ڕەمەزانمان
تاکو ئەم دواییە ئێستا دووهەم ڕۆژە کە مزگەوتەکانی کوردستان کراونەتەوە الحەمدولله بەڕۆی مسلمانانە بەشێکی ڕەمەزانمان تقریبا 18 ڕۆژی ڕەمەزانمان بەڕێ کرد بەبێ مزگەوتەکان جیاوازیەکەی ئەوە بوو لەگەڵ ساڵانی ترە بەڵام خۆشبەختانە حەمد و سەنا بە خوای تەبارەک وتعالە سوپاسی خوای تەبارەک وتعالە تەواو نابێ کە لێرە الحەمدولله خوای تەبارەک وتعالە تا حەدێکی زۆر باش لەگەڵ وڵاتانی ترا کوردستانی پاراستووە ئەمەش ناکرێ لێرەیە هەوڵ و ماندووبوونی ئەو کەسانە ئەو لایەنە بەرپرسانە لە یاد بکەین و دوعای خێریان بۆ نەکەین کە وەکو وەزارەتی تەندروستی وەکو وەزارەتی ناوخۆ وەکو وەزارەتی ئەوقاف کە هەوڵێکی تەواویان نا کە بتوانین سەرکەوین بەسەر ئەم ڤایرۆسەیە و جیاوازیەکەی هەر ئەوە بوو کە بەنسبەت مزگەوتەوە بەنسبەت دینەوە مزگەوتەکان نەکرابوونەوە ئەم ساڵ. مامۆستاگیان زۆر سپاس. مامۆستا بەکر من کە دوێنێ شەو ڕامگەیان کە میوانداری جەنابەتەکەم بەشێک لە هاوڵاتیان داوای ئەویان لەمە کرد کە بە جەنابەت بڵێم شعرێکی مەحوی پێشکەش بە بینەرام کەی بەتایبەت ئەو شعری لە ناکەسکاری خاکم بەسەر خۆش بێ زۆر سپاس فەرموو. لنا كسكاريا خاكم بسر راي بابا عمرم ساخوايا بمجيني تعال برقابي كسي أمرم أجل دور مدى حاضر بوادي دور تسليما مني قبل الزد يشتاق فريق مسألة دور خيالي بوجي دنيا ودماغ ظلمي بيتشاوى قيامة درمق الروج قيامة بيت وفكر كوتوم ونفس بوعواشني وكوم نار لبربيني سرم خوينا قريت وتعزب يا قرماي يسوچو بناي بوچي اي كات جزا خانه لقبر الكنت روجي جزا دعواتي يا قبر ماي سبيني يحشر المرء براق الفرسة يمرو تبرى باللمن باكس نبي حشري لقى الحشر لمن نازان ميتر نفسي بدخوش محوي كبت كردارو بدر افتارو بد افكارو بالطور من ميواني توم من ميواني توم
جبندكي كردستاني توم أمني جبندكي كردستاني توم من ميواني توم من ميواني توم من ميواني توم من ميواني توم ميواني إخواني خانا داني توم ميواني إخواني خانا داني توم عاذل العاذلون فيك ولاموا عاذل العاذلون فيك ولاموا كل لوم على المحب حرام يا مليحا حوى الجمال جميعا وجميلا جماله لا يسام أنت أسرى بك المهيمن ليلا ليلا نلت ما نلت ولا نام نيام وتقدمت للصلاة فصلى وتقدمت للصلاة فصلى كل من في السماء وأنت الإمام ولا أنا مغرم بالنبي المختار ولا فازل لأبو إبراهيم يا يابا ولا إلى تاج الرسالة انصاغ ولا إلى من الله سيادة إلى من الله سيادة العالمية يا طيبة طيبة محمد شاع بالأكوان طيبة ولا طيب يعاد الأبد يا يابا طيبة طيبة اي والله يا حادي يا حادي يا حادي لو وصلت الأرض طيبة سلام يقرأ على سيد البرية حبيبي يا رسول الله طبيبي إنني غايب محمد حبكم لازم دخيلك يا رسول الله حبيبي يا حبيب الله حبيبي يا رسول الله
الأخرى شفاعة يا رسول الله حبيبي يا حبيب الله حبيبي يا رسول الله حبيبي خير خلق الله حبيبي نور الله حبيبي يا أبا الطيب شفيعي إنني غريب محمد لا تخيب دخيلك يا رسول الله حبيبي يا حبيب الله حبيبي يا رسول الله حبيبي يا زيني حبيبي قرة عيني حبيبي جد الحسيني شفاعة يا رسول الله يا حبيب الله يا رسول نور عرش الله دەستان خۆش بێ مامۆستا دووبارە بەخێر بێنەوە ماندوو نەبن. مامۆستا محەممەد ئەو قەسیدانەی کە لە مەولوەکاندا دەخوێنرێت مێژوویەکی دوور و درێژیانەیە ئەتوانی پێمان بڵێ ئەو قەسیدانە هیچێن ئایا ئێوە وەکو ئەوانی کە لە مەولوەکانە مەولوو دەخوێن خۆتان دەخوێنن قەسیدەی خۆتانی تێدایە و چۆن ئەو قەسیدانەشی کە هەڵی دەبژێرن لەگەڵ مەولوونامەکاندا ئەیگونجێنن. قصيدة لسرتاي إسلاما وكو شاعركاني خزمت بيغمر صلى الله عليه وسلم للصحابة شاعرها بوا لسرنمي بيغمر صلى الله عليه وسلم شعر بابي بوا لنا وعربا شاعري قوري وكو حساني كوري ثابت كشعري بتوبة بعلي بيغمر صلى الله تعالى عليه وسلم أتوانين بلين كونترين شعر لتاريخ إسلاما كوترابه زماني بيغمر صلى الله عليه وسلم طبعا وزماني الصحابة كأوان شعري أن توب عليه بيغمر صلى الله تعالى عليه وسلم هتاكو استاج لمولودنا مكانا بعزق لشعر كاني صحابة كان أخوين ريتوا لخدمة بيغمر صلى الله عليه وسلم وتويانا وكو شعر كاني حساني كوري ثابت بتايبتي سرتاو كۆتایی مەجلیسی مەولودەکانی پێ ئەرازانرێتەوە وەکو شعرەکانی ئەو سەحابانی کە ئیستیقبالی پێغەمبەریان کرد صلی الله عليه وسلم ئەهلی مدینە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەککەی مکرەمەوە کۆچی کرد بۆ مدینەی منەوەرە بە قەسیدەی طلع البدر علينا ئەهلی مدینە پێشوازیان لێ کرد ئێستاش کۆتایی مەولودەکان بەو شعرە ئەرازێنرێتەوە و کۆتایی مەجلیسەکان بەو شعرەیەت کە پێشوازی سەحابە بووە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتوۆتە دواوە شاعیرە بەرزەکانی ئیسلام زانا بەرزەکانی ئیسلام یەکێک نییە لەو شاعیرە بەرزانە لەو شاعیرە گەورانە لەو عولەما بەرزانەی ئیسلام کە شعریان بە باڵای پێغەمبەر صلی الله عليه وسلم نەوت بێ یان لە مناسباتە دینیەکانە شعریان نەوت بێ ئەو شاعیرە گەورانە ئەبینین سەرمەزهبەکانی ئیسلام هەر چوار سەرمەزهبەکەی ئیسلام شعریان هەیە بە باڵای پێغەمبەر صلی الله تعالى عليه وسلم وەکو ئیمامی شافعی و ڕەحمەتی خوای لێ بێ کە سەرمەزهبی ئێمەیە وەکو ئیمامی ئەبوو حەنیفە کە شعریان وتووە و ئێستا لێرە ناکرێ باسی بکەین هاتۆتە خوارەوە هەتاکو شاعیرە کوردەکانی خۆمان کە عالمە بەرزەکانی وەکو شێخ معروفی نۆدی وەکو حەزرەتی مەولانا خالدی نەخشبەندی وەکو مەشایخەکانی هەورامان وەکو حاجی کاک ئەحمەدی شێخی سولەیمانی وەکو مەحوی و نالی و بێخود و هەتاکو دوایی لە ئێستاشە ئەگەر باسی ئەم سەردەمەش بکەین لە ئێستاشە چەند شاعیرێک هەیە کە بەڕاستی شعری جوانن وسن لە مناسباتی دینیەکانە بە تایبەتی لە کاتی لە دایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئێستاش گوێبیست تێبین و لە مەولودنامەکانە ئەخوێنرێتەوە کورد لەگەڵ یادەکانە مێژوویەکی دوور و درێژی هەیە بۆنەکە ئیسلامیەکانە بە تایبەتی یادی مەولود یادی ئیسرا و میعراج یا ئەم زیندوکردنەوەی شەوانی قەدر لە مانگی پیرۆزی ڕەمەزانە یاخود یادی هیجرەتی پێغەمبەر صلی الله تعالى عليه وسلم
لمكة مكرمة ومدينة منورة هم شاعر كان من دستي بالله هبوا لشعروتنا لم مناسبة دينيانا واستاج مجلس كاني بيغمري صلى الله عليه وسلم في أرازيان ريته ولا لاين كسي دمخوش وبتوانا يوكو جنابي ما مصا ملا بكر كامشو لمزقوتي جورو لخدمت مزار بيروزكي حاجي كاك أحمدي شيخ على خدمتي أنا الإمام مصا جمال ك بينين استا مجلسي مولودنا مكان لنا وكردوارية أرازيان ريته بم صوت خوشانا وأو شاعرة جورانا كشعريان وتوا بو شعر ببيز وبهيز وبر محبتنا ابو بيغمر صلى الله عليه وسلم كوتيانا هرزين دو الحمد لله لنا وكردواريا مولودنا ما لسردمي زوا كلام الله كان كراوه خشاركان وقرب بالغ نبوه مزقوت او نزور نبوه كراوه لمزقوت ولا مالكان بردوام بلام اسا خريكه ابي بكر نباله شي تسرجا اداء بينين لا شارك يوكو هوليرا همو شاري هولور اخروشه لسليماني الحمد لله كان صالك خريكه ابي بكر كرنفال وبتابتي لمزقوتي جوري او يا دبرز راجي دەستکان خۆش مامۆستاگیان مامۆستا ئەم شەو ماندوومان کردی حەزەکەین دوا بەرهەمی خۆتمان پێشکەشکەیت. يا رسول الله دخيلك صلى الله عليه وسلم سوداء سنام روسيا وبرقنام رميانا ودبرام يقدمي غافل عصياني وبتكارمني أي أميدي بيا وميدان نفسي محنة برورام جيد بيقر لقمة ياكل اخواني خات بيبكي كرام توشن شاي جيانو من قداي كشورام رولة من كدفع يكتبي خداي نوري حق ملكو غافل بين زلات اسمك يسر دفتر مولاي نابتنا من لطفت بنسيب وبهربم شنك خات فرموتا شفيع شاسواري محشرم طالبي ديما شفاعة كسنياوك من بدل ومتاعي رحمتي تو أمر من سوداء قرم مولاي مدينة خوشة جنات خوايا شايستي لا خدا
قابول مدي خادم درقات المدينة دەست خۆش بێ مامۆساگیان ماندوو نەبی دەنگە هەر زوڵاڵ بێ ئەم شەو کێشا زۆر سپاس لە کاتمان گرتی دەستەکان خۆش بێ مامۆستا محەممەد دەستی جەنابیش خۆش بێ مامۆستا جەمال دەستی جەنابیش خۆش بێ کاک عەبدوڵڵا ئێوەش ماندوو بوون دەستان خۆش بێت من دەمەوێت لێرەوە سوپاسێکی تایبەتی مامۆستایانی بەڕێز بکەم وەروەها سوپاسێکی تایبەتی سەرپەرشتیارانی مزگەوتی گەورەی شاری سلێمانی بکەم کە ئەم شەو هاوکارمان من بۆ پێشکەشکردنی ئەم بڕگەری بەرنامەی پاشیف لە نێو حەوشی مزگەوتی گەورەدا هاژە شوان هیوادارم کە ئێوە و بینەرانی کوردستان 24یش کاتێکی بە چێژ و بە سووتان لەگەڵ ئەم بڕگەی بەرنامەی پاشیف بەسەر بردبێت من دەگەڕێمەوە بۆ لای ئێوە هیچ شتێکی دیکەمان نەما دەست خۆش و خودش ڕازی بێت و خودی خێرەوە بنوێست ڕاستیژی وە بەرنامەمە ئەفشەوە گەلک پڕاشترێ خست خوزی جامە دەمێ زێدەتر هەبوو ئەم پیک بە بۆینە لێری هەموو بەرنامە هەمی بەلوێری پێشکەش کردوە چ بکەین دەمێ بە هەندە زۆر سپاس بووە ماندوو نەبی هاوژێن و هەروەها مامۆستا مەلا بەکر و هەموو هاوکارەکانی سڵاوی ستافی تەواوی پاشیف بۆ هەمویان و دەستیان خۆش بێ و دەنگیان نەڕزێ هەڵبەت مزگەوتی گەورەی سلێمانی و شاری سلێمانیش بە دەنگی ئەوە ناسراوە و باسیشم کردوە هاوژین ئیمانات سڵاوێت مەش هەولێری حتا سلێمانیە گەهینە هەر چوار مامۆستا زۆر سپاس بووان دەستوان گوێشین رابطوان ماشین خودت تمنی وان درێژ کرد و تەندروست هەر باش بن ئینشەڵا زۆر سپاس بۆ هاوژین زۆر سپاس وەکیتە ئێماژە پێکری هاژە مزگەفتە مازنە سلێمانیە دەنگێ مامۆستا بەکریە یا ناسیۆرە دەنگێکی ناسراوە جگە لەویش ژوان لە ساڵی 1930ەوە هەتا 2011 بەڕەحمەت بێ و گۆڕی نور بێ ئینشەڵا حاجی مەلا محەممەد بوو کە مامۆستایەکی نابینا بوو هەموو شعرەکانی بێخود یاخود ئەو شعرانەی کە تەسەوف بوو زیاتر لە ناو مزگەوتی گەورە بە دەنگێکی زۆر تایبەت پێشکەشکرد ئەوانەش وەکو سمبولی ئەو مزگەوتەوە هەر گرێدای مزگەفتێت مازم تایبەتیژ باژێرە سبحان الله هەل دهوکێژی مە ئەفیا هەی مزگەفتە مازنە دهوکێژی هەر دەنگی مامۆستا محەممەد کۆڤلی لێری ژیانێ ناو دەنگە تایبەت دەمێ بانکدانیانژی یعنی گەلە جارە قورئان خواندنێ سڵاوێت مە تایبەت بوو مامۆستا محەممەدی و هەر مامۆستایەکێ تایبەتیژی خزمەتە دینیت کرد هەر گرێدای سەڵاوات لێدان و مناجات و سرود تایبەتیژی مە ئەنێ ئەوان گەلک هوسا پێشکەشکردن ڕێککەفت بە بەرنامەمە بڕگا تایبەتیژی ئاینیژی و ئەفشەوە دکتۆر قاسم سیوەیلی شارەزای ئیسلام مامۆستای شریعەتت گەلمەدا هەر گرێدای سەڵاوات لێدانێ خودی حەز کردم دێ گەلک پرسیارە گرێدای سەڵاوات لێدان سەر پێغەمبەری سەڵاو سەر بن بەحث بکەین دکتۆر هینگەلە بخێر هاتن قبیل کردی انشاءالله وڵ بێ ئینشاءالله زۆر سپاسانەکەم سڵاوی خوای گەورە لە ئێوەش و لە بینەران و لە خۆشەویستان داواکارین لە خوای گەورە کە بەندایەتی و ئەو پرستشەی کەوا کردومانە بە کاملی خوای گەورە لێمان وەرگێ هەرچەند ئەگەر نوقسانتیا بێ ئینشاءالله جەمە دکتۆر ئەم دەرگەی ڤەکین و پرسیاراش هەمیە گرنگتر ئەوە تێتە سەر فکرا مرۆڤی هەر مسلمانێکی باشە سەڵاوات لێدان سەر ڕوحا پێغەمبەری سەڵاو سەر بن فەرزە یانژی سنەتە يعني سەرمە فەرز نینە بەڵێ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك وأنعم على روح سيدنا ونبينا محمد وعلى آله وأصحابه أجمعين صلاة اللدان لسر پیغمبری خاص صلى الله عليه وسلم وكبرسيارك الجنابت فرزا لسر إما ياوكو سنة صلوات بشيويكي قشتي إيشك لا أو عبادتاني كواخواي قولة فرزي كروا لسر إما سنتي شيوكو شون نيوج واجبة لسرمان يجي سنتي شمان هي شون روج واجبة لسرمان روجي سنتي شمان هي صلواتيش واجبة هنديك واجبة لسرمان
هەندێکیشی سونەتەکەوا بیکەین بۆ نمونە ئێستا لە ناو نوێژە ئەگەر لە تەحیاتە اللهم صل على محمد نەڵێی نوێژەکە دروست نییە کەواتە سڵاوات لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم لە نوێژە واجبە ئەمە یەک دوو لە خوتبەی جومعەیە یەکێ لە ئەرکانی خوتبەی جومعە کە مامۆسای بەڕێز خوتبەی جومعە ئەخوێنێتەوە یەکێ لە ڕوکنەکانی سڵاوات لێدان لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نوێژی جەنازە نوێژی مردوو یەکێ چوار ڕوکنی یەکێ لە ڕوکنەکانی سڵاواتە لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم یعنی ئەم سڵاواتانە بەم شێوازە ئەمانە واجبە لەسەرمان هەر کەسێکەوە ئەنجامیانەدا ئەو عیبادەتی کەوای کاکە و سڵاواتانی تیانە بێ ئەو عیبادەتە دروست نییە بەڵام بە شێوەیەکی گشتی تر ئەگەر پرسیار بکەین ئایا سڵاوات بە شێوەیەکی گشتی وەکو باقی عیبادەتەکانی تر سنەتە یا فەرزە بەڵێ سڵاوات سنەتە سنەتێکی زۆر گەورەیە بەڵام لەو شوێنانەیەکەوە باز دەکرێ وەلو خلافەیە لە بینی زانانە لە چەند شوێنە واجبە هەندێک لە حامی زانان ئەگەر بە شێوازی وردی کردەوە بە خلافەکانەوە لە 20 شوێنە واجبە کەوا سڵاوات لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم بدرێ بەڵام لە مەذهبی ئیمامی شافعی لە چەند شوێنە کاکو ئاماژەمان پێکرد لە تەشەهودا لە تەحیاتە تەحیاتی ئەخیر بە تایبەتی ئەگەر لە تەحیاتی یەکەمە بۆ نمونە لە نوێژێکی چواریە ئەگەر لە تەحیاتی یەکەمە سڵاواتیش نەدا نقصانە بێ نوێژەکەی بەڵام بەتاڵ نابێت چونکە تەحیاتی یەکەم سنەتە تەحیاتی دووەم واجبە دەبێ سڵاوات لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم بداوەکو باسمان کرد لەو شوێنانەیە پێویستە بەڵام بە شێوەیەکی گشتی سڵاوات لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سنەتە لەسەر ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکێکە لەو یادانەیەکەوە خوای گەورە لە قورئانی پیرۆزە فەرمێ فەذکورونی ئەذکورکم یادم بکەن یادتانەکەم یەکێ لەو یادانێکەوە ئینسانی ئیماندار لێکە سڵاواتە لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای گەورەشمان بە شێوازێکی عامیش خۆی فەرمێ کە بە ئاەتی سڵاوات مەشهورە بسم الله الرحمن الرحيم إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما أمش دقيقة لسرويكوا بيويس لسر إيمكوا صلاة لسر بيغمبري خوا صلى الله عليه وسلم بدين بەڵێ مامۆستا باسی ئەو کرد کە لە چ شوێنێکە کە بێ سڵاوات بدەین لە چ کاتێکە خێری زیاترە کە ئێمە سڵاوات لێ بدەین بەڵێ خێری سڵاوات طبعا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموو ئەو شتانەی کەوا هەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆی ئاماژەی پێکردووە کە چ وەختێک زۆر باشە بۆ نمونە دوعاکردن لە چ وەختێکا زۆر باشە بیکەین سنەتەکان لە چ وەختێکا چاکە بیان بکەین سڵاواتیشی بۆ دیاری کردوین ئەفەرمێ سڵاوات لە هەموو وەختەکانە خوای گەورە تەقییدی نەکرۆ لە ئاەتەکە کە فەرمێ یا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما ینی پەیوەستی نەکردووە بە کاتێک و لە چ وەختێکە هەموو وەختێک تۆ توانی سڵاوات بدەیت بەڵام هەندێک جێگە هەیە هەندێک کات هەیە فەزیلەتەکەی گەورەترێکەی کە لەوانە کە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شەو ڕۆژی جومعەیە أفرمي إن من أفضل أيامكم يوم الجمعة فأكثروا علي من الصلاة فإن صلاتكم معروضة علي أفرمي باشترين روجك لروجي حفتيا روجي جمعة زۆر سڵاوە لەسەر من بدەن ئەفەرمێ سڵاواتەکانی ئێوە پیشانی من ئەدرێ دەیبینم یعنی شەو ڕۆژی جومعە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شخصی مبارەکی خۆی سڵاواتەکانە بینێ بەڵام لە غەیری شەو ڕۆژی جومعە پێی ئەگەیەندرێت یعنی تۆ لە هەردوو حاڵدا کە تۆ سڵاوات دەی لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەر پێیەزانێ بەڵام لە شەو ڕۆژی جومعە بالئەخەص پیشانیشی ئەدرێ ئەزانێ کە بوو جەنابەت ئەوەی کاکشڤان لە شەوی فلانە کەسە لە شەوی جومعەیە لە سەعات ئەوەندەیە ئەم سڵاوەتەی لەسەر تۆ داوە یعنی هەندێک مەلائیکەت خودت تەعالی پێ تەکلیف کردینە بەس ڤیکاریت کەن و بەڵێ سڵاوێت مێ سڵاوەت خۆی سەر پێغەمبەری بن گەیتە پێغەمبەری بەڵێ تا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ خوای گەورە کۆمەڵی مەلائیکەتی تەوکیل کردووە کردوێتە وەکیل لە هەر جێگەیەکە لەسەر ئەرزا سڵاواتێک لەسەر من بدرێ فەرمێ سڵاواتەکانم پێیەگات پێمەگەیەنە یا لە هەر شوێنەکە فەرمێ ئەگەر نەکرد سڵاوات هەتا سەلامکردن لەسەریشی فەرمێ ئەگەر سەلامم لێ بکەن لە هەر شوێنەکە لەم سەر ئەرزەیە ئەفەرمێ إلا رد الله علي روحي فأرد عليه السلام خوای گەورە ڕۆح ئەگێڕێتەوە بۆ ناو جەستەم و جوابی سڵاوەکەی ئەدەمەوە باشە مامۆستا لەو کاتەیە پاداشتەکەی زیاترە بێ یاخود کەمترە بێت لە کام کاتێک جومعان تۆڵی کاتێک بەڵێ کاتەکەی بەڵێ پاداشەکەی گەورەترێکە چونکە پیان ساسم کە فەرمێ باشترین وەقت ئەو کاتێک سڵاوات لەسەر من بدەیت کەواتە پاداشەکەشی گەورەترێک فەذکورونی ئەذکورکم بەڵێ یعنی ئەوژی سڵاوە بوو مەفرێت کرد یانژی تشتێکی جودا هەموو ذیکرێک ئەگرێتەوە کە فەرمێ فەذکورونی ئەذکورکم یادم بکەن یادتانەکەم یعنی چی یعنی لە یادکراوان حسێبتانەکەم لەو کەسانە کەوا یادی منتان کردووە یعنی کۆمەڵێکی تر هەیە لە سەروی ئێمە پێوتێ مەلەئی ئەعلا کە لە دەوری عەرشی خوای گەورەن
خی گەورە فەرمێ ئاگاداریان نکاتەوە فەرمێ ئاگادار من ئەوە فڵانە کەسە یادی من نکات. باش دکتۆر ویجا ئەمدا چاوانیا سڵاودانە تەمام یەک و پێغەمبەری سەڵ سەر من یعنی بژین ئەمرێمە کردیانژی حتا دەمێ سونەتە چ شێوازێک باشترین شێوازە خێرە تەمام بگەهتەمە. بەڵێ کۆمەڵێک سڵاوات هەیە کە لەوانە بڵێن سەڵاواتی ئەو سڵاواتی کە مەثورە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد أما صيغيك ببيع كلمة سيد لبيغمبر صلى الله عليه وسلم بأما جيشتوا اللهم صل على محمد وعلى آل محمد أما كلن يرجكان معنا أيما بكاري إهيانين لزور جال صلاة كالسر بيغمبر خوادين أم صيغة بكاري إهيانين صيغة كثير معنى صلوات إبراهيمي بيالن اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم أما صلوات إبراهيمي بيالن أما يجي كلو صلوات جرينجاني كوا دخوان ده هندق لزعنانش كومالك بناوي خوان كومالك صلوات يعني خرك دوتو لم صلوات أنا صلواتي سراجي بيالن صلواتي ناري بيالن كومال صلوات الدروس يعني كوا هالصلوات اللي سر بيغمبر صلى الله عليه وسلم وهم صيغة كان بنوع كتير قريو كومالك لو شتانی کەوا لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گەیشتۆ بە ئێمە بە یەکەوە خڕیان کردوێتەوە کردویانتە سڵاوات هەمووی لە پێغەمبەر صلی الله علیه و سلم بەڵام جاری وا هەیە مەجموعەیەکە لێکیان داوە بە یەکەوە کە ئێمە بەم شێوازە سڵاوات لەسەر پێغەمبەری خوا بدەین عەلەیهی سڵاتو وەسەلام بەڵام باشترینانەوەی کە فەرمی سەحابەی پرسیاری کرد لە پێغەمبەری خوا فەرمی کاتێکە لە تەفسیری ئەم ئاەتەیە کە فەرمی ئین الله ومەلائیکەته یصلون علی النبی عەرزی کردی پێغەمبەری خوا ئێمە چۆن سڵاوات لەسەر تۆ بدەین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی بەم شێوازە بڵێ اللهم صل على محمد وعلى آل محمد فەرمی بەم شێوازە سڵاوات لەسەر من بدەن ئەمە مەسوورە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆیە زانیان ڕەحمەتی خۆیان لێبێ فەرمون ئەم سڵاواتێکی زۆر گەورەیە لە هەر کارێکەکەوە ئینسان بێوێ بیدە بەڵام گرنگێکی تر هەیە لە سڵاواتە حەز دەکەم کە ئێمە ئاماژەی پێ بکەین زۆرم بەلاوە گرنگە کە بینەران ئەمە ئاشنا بن پێی هۆکار چییە بۆ ئێمە سڵاوات لەسەر پێغەمبەر بدەین ئەمە بۆچی ئێمە مەمورین بەمە لەبەر چییە حکمت چییە بۆچی ئێستا خوای گەورە بۆ خۆیە فەرمی ئین الله ومەلائیکەته یصلون علی النبی ئەنی خوای گەورە بە بەردەوامی بەبێ هیچ چڕانێک ڕەحمەت ئەڕژێنێ بەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم چی احتیاجەکە من سڵاوات لەسەر پێغەمبەر بدەم هەر ئەو داوایەکە من داوایەکەم هەرچی من داوا بکەم خوا بی داوای بکەم و داوای نەکەم خواست ڕەحمەتەکە ئەڕژێنە بەسەر پێغەمبەرە ئیسفادەکەی بۆ خۆمانە وەکو ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم نەک بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم ئیسفادەکەی بۆ خۆمانە کاتێک کە سڵاواتێک لەسەر پێغەمبەر دەم ناوم لە ناو تۆمارگای پێغەمبەرە ناو سجلی پێغەمبەرە تۆمارە کرێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە شەخسی دەمناسێت ئێستا بۆ نمونە تەشبیه نەبێت لەم هەرێمەی ئێمەیە هەمووان خەڵکی ئەم کوردستانی 5 ملیۆن 6 ملیۆن کەس لەم هەرێمە هەیە بەرزترین کەس لەم هەرێمەیە بە شخصی تۆ بناسێ لە ناو مەلیسا بانگێکا فڵانە کەس بەلا تۆ شتێکی خۆش گەلێ گرینگە چۆن لە ناو هەموو ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەر بە شخصی تۆ بناسێ چەندێک گرینگە لە ڕۆژی قیامەتە بانگێکا فڵانە کەس وەرە لەسەر حەوزی خۆم ئاور بدەمێ کەواتە بەهۆی ئەو سڵاواتەوەیە کە بەش بەڵێ بەهۆی ئەو سڵاواتەوەی لە حکمەتی سڵاوات ئەمەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەمان ناسێ کاتێک ئێمە سڵاواتی لەسەر دێت چونکە سڵاواتەکەمان کە ئەچێ بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو مەلایکەتێک کە ئەیبا ئەفەرمێ ئەمە فڵانی کوڕی فڵانە سڵاواتی لەسەر تۆ داوە کاتێککە لە شەو ڕۆژی جومعای خۆ سڵاواتی لەسەر دەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو چۆن ئێستا بینەران ئێمە ئەبینن تەشبیه نەبێ ئاوا بۆ شێوازە بەڵکو تەکنۆلۆژیا زۆر لەوە بەهێزتر و بەقووەتر چونکە عەقڵی ئینسان دروستی کرد ئەوە کە خوا خەڵقیەکە زۆر بە جوانتر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمان بینێ کە ئێمە سڵاوات لەسەر پێغەمبەری خوا دەین یعنی بلا تەشبیه بێژین دێ ڤیزەکی وەرگرین خودە حەز کرد دەستێت مبارەکەت پێغەمبەری صلی الله عليه وسلم ئاوا کەوسەرێ بەخۆ بەڵێ ئینشاءالله هەر وسە جبلی بەخۆرنە ئاوا کەوسەرێک و بوومە بحساب سەڵاوات لێدانە سەر پێغەمبەری صلی الله عليه وسلم چ دی ئەم بەرامبەردا وەرگرین خودت مازنی خودت چ دی پێشکەشی وان بەڵێ یعنی ئەگە بە شێوە بڵین ئیسیفادەی سڵاوات چییە بۆ ئێمە کۆمەڵی ئیسفادی زۆر گەورەی هەیە یەکێ لەوانە لێخۆشبوونی خوایە چکە معنای سڵاوات چییە معنای سڵاوات لە خواوە کە فەرمی ئین الله ومەلائیکەته یصلون علی النبی سڵاواتی خوا لەسەر پێغەمبەر چییە ڕژاندنی ڕەحمەتە لەلایەنی مەلایکەتەکانەوە دوعایە لەلایەنی عەبدەکانەوە ئینسانەکانەوە داوای لێخۆشبوونە داوای لێخۆشبوون بۆ چی ئێستا ئێمە هەر پەرستشێکەکەین هەر عیبادەتێک بۆ چیەکەین بۆچی بەڕۆژووی بۆچی نوێژەکەین بۆچی زەکات دەدەین بۆ حەجەکەین هەدەفەکەی ئێمە چییە بۆ ئەوەیە کە خوا لێمان خۆش بێ لێمان ڕازی بێ هەر ئەمەیە یەکێ لە ئیسفادی سڵاوات ئەمەیە
چکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەحابەی هاتە خزمەتی فەرمووی پێغەمبەری خوا من تعینم کردووە لەسەر خۆم پێویستم کردووە لەسەر خۆم کاتێک کە من دوعا ئەکەم لەسەر تۆ دوعا ئەکەم بۆ خۆم کردووە بە 4 بەشەوە یعنی ئەگەر 20 دقیقە دوعا بکەم 5 دقیقەی سڵاوات لەسەر تۆ دەم ئەمە باشەی پێغەمبەری خوا پرسیاری لە پێغەمبەری خوا کرد پێغەمبەری خوا فەرمووی زۆر باشە بەس ئەگەر زیاتریکەی زۆر باشتر فەرمووی پێغەمبەری خوا ئەوە نیوەی دوعاکانم سڵاوات دێم لەسەر تۆ ئێستا باشە فەرمووی زۆر باشە ئەگەر باشتر زیاتریشەکەی زۆر باشە فەرمووی پێغەمبەری خوا ئەوە 3 بەش لە دوعاکانم هەمووی سڵاوات دەبێت لەسەر تۆ 1 بەش دوعا بۆ خۆمەکەم فەرمووی زۆر باشە ئەگەر زیاتریکەی هەر باشترێکە فەرمووی پێغەمبەری خوا ئەوە هەموو دوعاکانم هەست سڵاوات دێم لەسەر تۆ دەی فەرمووی پێغەمبەر لە جوابە فەرمووی ئیذەن تکفى همك ويغفر ذنبك ما شاء الله بە بێ مرۆڤ دعا ژی بکە فەرمووی یعنی هەرچی ئێستا تۆ دوعا بۆ چیەکەیت غەمێکت هەیە ناڕەحەتیەکت هەیە بێتاقەتیەکت هەیە نەمێنێت دوعا ئەەکەی گوناهێکت هەیە خوا لێت خۆش بێ بەم سڵاواتەکە تۆ لەسەر پێغەمبەری خوا ئەیدەی خوای گەورە هەرچی غەم و هەم هەیە کە لە ناو جەستەی توایە هەیە و لە ناو ژیانی توایە خوای گەورە لایەبات هەرچی گوناهیش هەیە خوای گەورە دەیسڕێتەوە یعنی پێتویناکت مرۆڤ دعا بخۆ بۆ دنیا و ئاخرەتێ بکەت ئەمە بەس ئەمە پێغەمبەری خوا فێرمانەکە ئەمە فێرمانەکە کە ئێمە بە وەسیلەی سڵاوات لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەم دوو مەکسبە گەورەمان دەست دەکەوێت هەرچی هەموو غەمی دنیایی هەیە نامانمێنێت خوای گەورە لە گوناهیشمان خۆش دەبێت لە قیامەتە ئەمە یەکێکە لە ئیسفادەکانی سڵاوات کە ئەیکەین یەکێکە لە ئیسفادەی سڵاوات ئەمەیە ئەگەر تەواو بیکەم بەڵێ هەر دوعایە کە تۆ ئەیکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ لە ئەوڵ سڵاوات بدە لە ئەخیرش تۆ سڵاوات بدە چکە سڵاوات ئەفەرمێ بە هەر نەوعێ هەر ئینسانێ بیدا سڵاوات وەرەگیری لای خوای گەورە ئەفەرمێ خوای گەورە بەخیل نییە کاتێک کە تۆ ئەوڵی دوعاکە وەربگرێ و ئەخیری دوعاکە وەربگرێ فەرمێ ناوەندەکەشی بە تەکید وەرەگرێ ئەمە یەکێکە لە ئیسفادەکانی تری سڵاوات لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەکێکە لە ئیسفادەکان ئەوە بوو کە گەورەترین ئیسفادەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە شخصی ئەدناسێت بەڵێ مامۆستاجا ئەگەر لێرەیە کەمێک ڕاتەگرین ئەچینە لای پەیامنەرمان ئاراس ئەحمەد لە هەولێر و چەکدار جەمال لە دهۆک کە پەیامنێرانمان لەگەڵمانە بن بۆ زانینی زانیاریەکان لە شاری هەولێر و سەرەتا چمە لای ئاراس ساو لەبێ ئاراس پێمان بڵێ دیارە کە تەنیا ئەمڕۆ 3 ڕووداوی هاتوچۆ ڕوویاوە لە شاری هەولێر لە یەکێک لە ڕووداوەکانی هاتوچۆ 2 کەس گیانیان لە دەستداوە بەدەخەوە هاوکارمان ئاراس ئەحمەد زانیاری زیاتری لە لەسەر ڕووداوەکان و پێمان ڕاگەێنێ سڵاو لە بە ئاراس پێمان بڵێ ئەو ڕووداوە چۆن بووە و لەکوێ ڕوویاوە بە تایبەت و 2 کەسیش گیانیان لە دەستدا و چەند کەسی دیکەش بریندارن هاژە بەداخەوە ئەم شەو لە 2 ڕووداوی شێلان 3 کەس لە شاری هەولێر گیانیان لە دەستداوە ڕووداوی یەکەمیان لە بنەسڵاوە بکە ئێوارە لای کاتی بەربانگ هاوڵاتیەک خۆی لە ینی شۆفێرێک هاوڵاتی شێلا و بەداخەوە دەست بە گیانی لە دەستداوە ڕووداوی دووەم 2 کاتژمێر پێش ئێستا لە چواڕیانی ئەنکاوە دیارە ئۆتۆمبیلێک کە تاوەکو ئێستا شۆفێرەکەشی دەستگیر نەکراوە 2 هاوڵاتی شێلاوە کە هەردووچیان دەست بەجێ لەوێ گیان لە دەستداوە دیارە ڕووداوەکە ڕووداوێکی زۆر دڵتەزێنە ئەوەی ئێمە تەرمەکانمان بینی بەداخەوە تەرمەکان ینی زۆر شێواون لە بەخێرایکی زۆر خۆی پێداکێشاون دیارەوە هاوڵاتی تاوەکو ئێستا لە پزیکی دادی هەولێر و تاوەکو ئێستا کەس کە سوکاریان ینی کە سوکارێکی ویان دیار نیە هەردوو ئەوەی گیانە دەستداوە ناسنامەشیان ینی دیار نییە ئێستا ئەوان لەوێن ینی بەداخەوە ئەوان دیارە ئەو 2 کەسەکە گیانە دەستداوە و شۆفێرەکە خۆی لەداون لەسەر شەقامی خزمەتگوزاری بوون و سەرقاڵی وەرزشکردن و دیارە وەکو ئاگادار شەوانە بە تایبەت لە شەوانی ڕەمەزان خەڵکێکی زۆر بە مەبەستی وەرزشکردن دێتە دەرەوە بە تایبەت ینی شەقامە گشتەکان بەکاردێنن ینی بەداخەوە ئەم ڕووداوی لێکەوتۆتە ئێستا ئێمە لە بنکەی پۆلیسی بەختیاری تاوەکو ئێستا و کەسێک کە ڕووداوەکەی کردووەکو باز دەکرێت شاد حاڵەکان باسی لێوە دەکەن ینی گەنجێکی تەمەەن 17 ساڵە باوکی لێرەیە بەڵام تاوەکو ئێستا ئەو گەنجە خۆرا دەست نەکردو سەرقاڵێونکەوە گەنجەکە بدۆزنەوە ینی گەنجەکە دەستگیر بکرێت و ئەوانی تریش تاوەکو لە کۆڵنەوەدا بۆی ناسنامەی ئەو 2 کەسێک کە گیانە لە دەستداوە ناسنامەکان ئاشکرێت و کە سوکارەکەی بێن تەرمەکانی وەربگرنەوە کەواتە تا ئێستا هیچ کە سوکارێکی قوربانیەکان لەوێ نین ئاراس لەبەرەوەی ناسنامەکانیان نەزانراوە تاوەکو ئێستا
هیچ کەسێک ینی سەرەداوێک دەست نەکەوتەوە کە ئەو کەسان ناسنامەیان چیەوە کە سوکار و خزمەکانیان چێن ینی ئێمە هیوادارین کە ئەو ڕاستەوخۆی ئێمە ببینین بۆی ئەو تەرمانە کە سوکاریان ینی لێ پێیا بێستا هێزەکانی پۆلیسیش ئەنی باسی ئەویان کرد لەگەڵ دوای ئەو ڕاستەوخۆی ئەگەر بزان کە ڕووداوەکە لە چێ بووە کەسەکان سەرخاڵی وەرزشکردون ئێستا ئەنی کەلوپەلەکانیشان ینی لێرەیە هەر کەسێک سۆراخیان بکات دەزانن دەناسە بەڵام تەرمەکان ئەنی شێواون بەداخەوە کە خێرایی و شۆفێرە زۆر بۆ تەرمەکانی شێواندووە جێوانە بەحزبت ڕاجعون انشاءالله جریان بەهەش بێ و بە مانگی ڕەمەزانە خوا لە گوناحیان خۆش بێت دڵتەنگ بین ئەم ڕاستی لە ئیشڵا خودی سەبر و هەدەر بتە کەس و کاری بۆم زیترین دەم جەنازەی نوام تایبەتیژی ئەو کەس و کاری نوام پێ بحەسنش بووی بەشارتنەوە زۆر سپاس ئەفکارێمە ڕاست ئەحمەد وایکە ڕاستە خۆت و شەولێرە دیالمەدەبی زۆر سپاس شەولێرێ بەرەف باژەڕێ دووکی بەچین ئەفکارێمە چەکدار جەمال وایکە ڕاستە خۆت گەلمەدا چەکدار ئەفدەمێتە باشی وا خێر و بەرەکەت بێت ئیشڵا ئەف شەڤاب تایبەتیژی ئەزبوارم مامۆستایکی عزیز میوانێتە هیندێ بەحسا ڤەکردنا دەریێت مزگەفتاکن تایبەتیژی باژەڕێ دووکی هێدی خەڵک دەست بکردنا فەریزان و نوێژە تەڕەویح بەرەف مزگەفتەوە چن فەرموو چەکدار کامێرەش بوویتە مەرە ژڤان هاژا دەمێ هەنگوو باش بیتن دیارەتە ئاماژە پێکرد ژڤان کو بریار هاتیەدان کو دەریên مزگەفتاوە بن کو ئەvê biryarê êk ji keyf xweştirîn biryara bû ku ji aliyê Wezareta Navxwe Wezareta Ewqafê Wezareta bijîn Saxlemiya Kurdistanê ve hatiye dan bû wan kesên ku 54 roj bûn herû gileya xelkî û gazindên xelkî û duayên xelkê ew bûn kengî dê deriyên va mizgeftayê nevekirin be taybetî jî ji van tu dizanî meha Remezanê ye xelek zêdetir yani qesta malên xwedê dikete ve bu hindê bizanîn ku ew rênmayên hatîne dan ji aliyê Wezareta Saxlemiyê Wezareta Ewqafê ve kanivêşker, sofît, nava mizgeftê da çend cêbecê dikin. Di va pisyara ji seydayekî gelekî xweştivî û hêjakên Seyda Mala Ehmed Rêkanî yani gotarxîn û pêşnivêjê Cam'a Codî ji van seyda gelek memnûnîn. Wext direnge bibûre jî lê deriyên Cam'a hat nevekirin mizgîniyeka geleka xweş û xêrê bû bo hemî xelkî rênma hindekê dayîn. Xelek wan rênma çi cêbecê dikin. Ekîd tiştê yê xweş bû musalî ev bû ku dergehê mizgefta ve bin. Wekî dî bes dergehê mizgefta bû mîn nevekirin her tiştekî wekû pêwîst musalî dêketin. Çimkî rênma bû parastina jiyana mirovî ne. Ji ber hindê taban ew rênmayet wekû ku jiyan pêbête parastin yani paqijiyê tiştê heriyê giringê zor muhim paqijiyê yani xasaten ku ev vayrosê behecê tête kirin vayroseke prêka caret bêjin destkirinê mûlamsê yani neqil bîtin ji ber hindê geleka ya pêwîst û pêtiviye em bêjîne her musalekê bi her nivêjeka tu têya mizgeftê dest çavêt xwe bişû wekî pêxemberî silavêt xwedê ser bigotî eger zehmet nebaye ser ummeta min ez dabêjim bû hemî nivêja dest çavêt xwe bişûn û gel hemî nivêja jî gel hemî dest çavşinê jî sîwakî bikar bînin. û pêxember sallallahu aleyhi ve sellem hedîseka dî dibêjtin yani wextê hîn dest çavêt xwe tişûn bêjtin esbîgil wudu'a yani ew rêkê ku yani tişt çi mîkrobe çi vayrose neqlî mirovî dibîtin ant rêka destara ye ant rêka pêyara ye ant rêka serûçava taban evê tenê rojê pênc cara ev musalî henê ne belkû pênc cara belkû ihtimala gelek cara mihtacî kirina sinetekê dibîtin ev musalî henê vî destê henê û vî pê henê van serûçavê te timamî bişûtin û pêxember sallallahu aleyhi ve sellem bêşte fil istinşaq fil madmadat wal istinşaq yani aveka baş eko bêjê li devê xwe werde û bindifnê xwe heta eko bêjê mesha serê yani ev mirovê henê em şîm bêjin hesanek bû çê dibîtin çimkî yani tête paqijkirin û rojane yani her nivêjeka têtin ev mirovê he timamî dest çavêt xwe dişûtin yani tiştê pêwîst dîtina me ev ye yani. Roş Seyda yani vasa diyar bit beri 1400 sala ev biryara jlayê pêxemberî ve derkeftîne yani rojana hatîne cêbecê kirin bes nûkeda yani mizgeft hatine tafîl kirin hatine paqij kirin wekî dîtirê hatine şuştin bel elhamdülillah spasiya xwedê berî ku mizgeft vebin
ما محفلة خو همية ششتين يعني ششتنك وبشتي هنجي يعني روجانا نبس روجانا مادة دي تولتين دم جيت مثلا جيت وكذا شوف ششتنا تعقيمت كان روجانا ام مزقفتي جهات نشونا وكو طالمت مزقفتي روجانا تينا ششتين تينا باقش كده يعني اونين اكو هما يعني يا اهمال كينا الحمد لله سپاس بخدا ويعني مزقفت جاودانك باش و باش بو باقش کردن مزگفت آتیتا کردن و ام اکو بجید خلقی خوشی پشت راست کن بجید انشالله مزگفت جیوه هنده این نکو تو بجید ولا وکی جهه که ازش مورده ده تیشی نساخ الحمدلله او مصالیتیتا مزگفتی خو باقش کرد و مزگفت آتیتا باقش کردن یا تیتا تعقیب کردن روزانه زور سپاس جوان هاجا یعنی وکو جناب سیدای جی آماجه پیکری که روزانه مزگفت هینا پاقش کرن هینا ششتن هینا تعقیم کرنش بر هنده جی یا پیتوی بتنه او کسیش مالا خودت بنیتا چونا مزگفته ات مالا خدا یعنی دسری ودت خو پاقش بکد خو درست بکد پاشک بیتا مزگفته زۆر سپاس بۆ هاوکارمان چەکدار جەمال کە لە دووهۆکەوە لەگەڵمان بووی بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو مسلمانان و دانیشتوانی پارێزگای دووهۆکی خۆشەویست زۆر سپاس بۆ تۆ بۆ میوانەکەشت. دکتۆر بگەڕێنەوە لای تۆ ببوورە ئەو کاتەش کە دامان بڕانی بەداخەوە کە ئەو هەواڵە ناخۆشە هەبوو بینەوە سەر ئەو بابەتێک کە خۆمان باسی سەڵاوات لێدانی زۆر کەس دکتۆر بەدەم قسەکردنەوە یاخود بەدەم ڕێگاوە لە هەر شوێنێکا بێ بەردەوام سەڵاوات لێیە ئەمە دروستە؟ بەڵێ بەنسبەتی سڵاوات لێدان لە هەر شوێنێکا بێت لە هەر جێگا شوێنەکان شوێنی پاک بێ حادەتەن شوێنان نەبێکەوە زیکری تیان ناکرێ کەوانی لە شەرع باس کراوە جنابیشان ئاگادارن وی لا باقی شوێنەکانی ترینسان لە ماڵی خۆیان دانیشتۆ بەدەم ڕێگاوە ئەڕوا لەسەر ئیشیەتی وەختی تری لێ ناگرێ سڵاوات لەسەر پێ ساسم بدا چۆنێک سڵاوات لەسەر پێ ساسم ئەدا لە هەر کاتێک ئایدا سڵاواتەکانی ئەگەر لە کاتی مەجلیس و قسەکردن و بەڵێ لە هەموو وەختێکە باشە سڵاوات لەسەر پێ ساسم بەڵام کاتێک نەبێ کاتێک بۆ نمونە جەناب لە شوێنەکەی لە دایرەیەکەی لە شوێنەکەی کارێکی مسلمان لە بەردەستی توایە ئەتوێ کابرا شاوەڕێکا جوابێت لە جیاتی جوابدان تۆ سڵاوات لەسەر پێ ساسم بدەی ئیشەکەی خەڵق دوا بخەی بەوەی کە سڵاوات لەسەر پێ بەڵێ سڵاوات گەورەی لەسەر پێ ساسم بەڵام سڵاوات سونەتە بەڵام ئیشەکەت واجبە بە ئیشەکەت بکەی یا احترامی میوان جاروات تۆ جەنابەت میوانێکت دێ لە ماڵی خۆتا دانیشتووی چاوەڕێ وەلیەکە دوو باسێ دوو قسەی خۆش دوو قسەی بابەت ئەوانە تۆ تەزبیح هەبێدەسەوە بگری دەستکەی بە سڵاوات لێدان و هیچ قسەی لەگەڵ میوانەکە نەکەی میوانەکە لەوانە لە ناخی خۆی هەز بۆکە کەوا ڕێزی لێ ناگیرێ تۆ ئەم شتانە بوو زیاتر دوور بێ لەوەی کەوا خەڵق بزانێت کە تۆ سڵاوات لەو شوێنانە بێ هەتا پێ ساسڵم لە حەدیثێکە ئاماژەی پێکردووە فەرمێ یەکێ لەوانەی کەوا لە ڕۆژی قیامەتە لەژێر عەرشی خوای گەورە حەشر ئەکرێن حەوت تاقمنێکێ لەوانە فەرمێ کە ذیکری خوای گەورە ئەکا بە پەنهانی نەیانە هیچ کەسێ پێ بزانێ ینی مەبەستم ئەوە نییە ناو مەجلیسا دروست نیە سڵاوات بدەیت بەڵام کەسە تۆ میوانێکت هاتۆ خۆت بە سڵاوات لێدانەوە مەژوڵکەیت و میوانەکە ئیهمال بکەیت یا لە جێگەیەکە ئیشێکی تایبەتیت هەیە بە ئیشەکە جێبەجێ بکەیت بەڵام ئیشەکە جێبەجێ نەکەیت و سڵاوات لەسەر پێغەمبەر بدەیت سڵاو عەلەیهی وسەلەم بەڵێ سڵاواتەکە گەورەیە بەڵام جێگەی ئیشەکەت بۆ ناگرێ بێ ئیشەکەت بە ڕێک و پێکی بکەیت احترامی میوان پێویستە احترامی میوان بگیرێ لە شوێنی خۆیان ئینا لە ماڵی خۆتا دانیشتوی اعتیادی سەیری بەرنامەیەکەکەی سڵاواتی لەسەر پێ ساسڵم بدەیت دانیشی لەگەڵ ماڵ و مناڵی خۆتا دانیش و سڵاوات لەسەر پێ ساسڵم بدەیت فەرسەتێکت بۆ هەڵکەوتوی میانیشی لێ سۆ تەبیعیە فرسەتێک هەڵکەوت سڵاوات لەسەر پێ ساسڵم ئەدەی بەڵام نەچێتە بابی ئیهمالکردن دکتۆر ئەس vê carê taybetiyekê moja pêkirî pêxemberî sallallahu aleyhi ve sellem got em em çawa silavdanê ser pêxemberê bikîn sallallahu aleyhi ve sellem yani Allahumma salli ala Muhammed ve ala ali Muhammed bes nûkâ taybetî jî gelek şêwazê dî hene bû nimûne goranî bêjekê heyî hunermendekê heyî dînet têkel kir gel çi deflêdanê yan jî her corekê müzîkê hebe evê henê taybetî jî dirist e xêra salavatdanir ser ruha pêxemberî sallallahu aleyhi ve sellem geh ewaniyan jî evet tiştekê babetekê hunerî ye بەڵێ ئەو بابەتەی بۆ نمونە نیەتی ئینسانەکان دەیگۆڕێت نیەتی ئینسانەکە ئیگۆڕێ بۆ نمونە ئێساوی بەرنامەی ئەم شەو جەنابتان لە سلێمانی پێشکەشتان کرد سڵاوات لێدام و لەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم شتێکی زۆر جوانە زۆر عنی مفەڕەح بۆ دڵی ئینسان و مسلمان زۆر پێخۆشە خۆشی کەی کاشتێکی جەفیشی لەگەڵایە جاری وایە یا هەر لێکێ لەو بابەتانێکەوە بابەتێکی هونەری نیەتی ئینسانەکە ئیگۆڕ ئەگەر نیەتەکە بۆ خوا بوو
لای خی گەورە مەقبولە ئەگەر نیەتەکە لە ماڵی خۆشە دابنیشی نیەتی بۆ خوانە بێ لای خی گەورە مەقبول نییە چونکە هەچی کردەوەی ئینسانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئینەمە الأعمال بالنیات هەچی کردەوەی کەوا تۆ ئەیکەی بە نیەتەوەی ئەو ئێستا بۆ نمونە لە بابەتێکی هوەریە بە سەوتێکی خۆشەوە سڵاوات لەسەر پێ سەسم بەدا نیەتەکەی بۆ خوایە مەدحێکی پێغەمبەرەکەی خۆیەکە تەوقیری پێغەمبەرەکەی خۆیەکە بەڵێ خێرێکی زۆر باشی پێگا هیچی ئیشکالیکیشی یانێ لە ئیسلامە بەڵام هیچیشانی لەگەڵ نەبێ ئەگەر نیەتەکەی بۆ خوا نەبێ لای خوای گەورە هەر مەقبول نییە یعنی ئیشکال تێدەڵینە حتا جوورێکی میوزیکێژی دیالبەتیانژی بەڵێ ئەوە جێگەی خلافە لە بین جێگەی زانای قسەیان کردو ئایا لەگەڵ مۆزیکا دروست یا دروست نییە بەڵام زانایانی معاصیر فتویان داوە لەسەریە بەڵێ مادام نیەتەکە بۆ تەوقیری پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ ڕێزگرتن لە پێغەمبەر بۆ ڕێزگرتن لە مەکانەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ بەکاریان هیچ ئیشکالێکی تیان نییە بەڵێ دکتۆر وتنی وشەی سەیدنا بەڵێ ئەمە پێویستە لە کاتی سڵاوات لێیانە بەڵێ ئەمەش بەنسبەتی ئێمە وەکو ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم زانایان هەموو کۆدەنگن سەلەف زانایانی سەلەف لەسەرەوەی کەوا لەفزی سیادە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم بەبێ بەکاربهێنرێت چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە خۆی بەکاری نهێناوە تەواضوعان بەکاری نهێناوە ناخۆی فەرمێ ئەنە سەید ولدی ئادەم ولا فەخرە من گەورەی هەموو ئینسانەکانم بەڵام فەخر ناکەم بەڵام کاتێک کە پێغەمبەر ئەو سەحابەیە کە فەرمێ ئەی پێغەمبەری خوا من چۆن سڵاوە لەسەر تۆ بدەم پێغەمبەر فەرمێ بڵێ اللهم صل على محمد وعلى آل محمد سید بەکار ناهێنێ علەما دەفەرمون ڕەحمەتی خۆیان لێ بێت دەفەرمون ئەمە تەواضع لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ نمونە بە نمونەیەکی ظاهری ئەمڕۆ جەناب لە جێگەیەکەی لە کۆلێژێکە مامۆستایەکی زۆر بەڕێز زۆر خۆشەویست زۆر موسڵمان ئەی بینی حەزەکەی تەعارفکەی لەگەڵ ێ نازانی ناوی چییە ئەچی بۆ لای ئەڵێ مامۆستای بەڕێز جەنابت ناوت چی حەزەکەم بتناسم ئەڵێ ناوم ئەحمەدە ناوم ئەحمەدە تۆ ڕێگە بەخۆ دێ لە ناخۆڵ قابانیکەی ئەحمەد ئوستاز ئەحمەد دکتۆر ئەحمەد مامۆستا ئەحمەد بەڕێز ئەحمەد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ سڵاوات بەم شێوازە لەسەر بدەن زانایان ئەفەرمون بەڵێ پێویستە کەوا ئێمە کەلیمەی سەیدەنا بەکاربێنین بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڵام لە نوێژە لەمەیە زانایان ئەفەرمون چونکە لە نوێژ عیبادەتێکی تەوقیفیە لە خواوە هاتووە خوا ئەوەی کردووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ صلوا كما رأيتموني أصلي نوێژ بکەن وەکو من چۆن ئەبینن نوێژ ئەەکەم پێغەمبەر بۆ شێوازە نوێژی کردووە وەکو ئیمامی نەوەوی لە مینهاجا نەقلیەکە ئەفەرمێ لە سڵاواتە ئەفەرمێ اللهم صل على محمد وعلى آل محمد بەڵام زۆرێکە لە زانایانی مەسەبی شافعی بە تایبەتی خەتیبی شەربینی کە شەرحی ئەو بەشەی کردوە لە کتێبی منهاجی ئیمامی نەوویە ئەفەرمێ هیچ ئیشکالێک نییە ئەگەر ئینسان لە نوێژی شا بڵێ اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد دکتۆر گوتن بە زمانی بەدەنگ باشترە یانژی دڵدا جداهیت ناوبەینەوەنەدا هەیە کە سڵاوێت مە بگەنە پێغەمبەری صلی الله عليه وسلم سڵاواتی ئێمە تامان سڵاوات ئەبێ بە لەفز بێ نیەت بێ لە دڵیشەوە نیەتەکە بۆ خوا بێ لە دڵتەوە بێ بەڵام ئەبێتە لەفزی پێ بکەیت وەکو کەلیمەی شەهادە چ وەختێک تۆ ئەزانی کە من مسلمانم هەڵە بە چیا بزانم تۆ مسلمانی ئەبێ شادە بینی شادەکەش ئەبێ چی لێ بکەیت تەلەفزی پێ بکەیت ینی بە وشە بیڵیت نوێژ کاتێک کە ئەکەی سوڕەی ئەلحەمد ئەخوێنی لە فاتحە ئەخوێنی دروستە لە دڵتابی خوێنی نەخەی دروست نییە ئەبێ تەلەفزی پێ بکەیت سڵاوات دێدانی لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەبێ تەلەفزی پێ بکەیت دکتۆر زۆر جار سەڵاوات لێدان بە تەزبیح یاخود لە ڕێگەی پەنجەکانی دەستەوەیان بە جیازێکی ئەلکترۆنی هەیە ئەمانە تا چەند دروستە چۆن کامیان باشترە یاخود زۆر جار تەزبیحەکە شیاو بێ ئەبێت چۆن بێت ئەماگەر بۆ ئێمە بۆ بینەرانی شیڕون کەیتەوە بە تایبەت بۆ سڵاوات لێدان بۆ سڵاوات لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم وەختی خۆی بردیان بەکارهێناوە چەند بەردێکیان بۆی کە تعدادی ئەو سڵاواتانە بکەن لەم ئەخیرانە تەزبیحیان بەکارهێنا تا تەزبیح فەرمون سەلەفیشا ڕەحمەتی خۆیان لێبێ بەکارهێناوە بە دەنگکە خورما کردویانە بە هەزار دەنگی مەشهورەکە هۆنیوانەتەوە ذیکریان پێ کردووە هیچ ئیشکالێکی نییە بە تەزبیحی ئەلکترۆنی بێ بۆ تەزبیحانە بێکەوە خۆمان سڵاواتی پێ ئەدەین بە هەر نەوعێک بێ هیچ ئیشکالی نییە ئەمەش تەنها ئەو کەسێکەوە بەکارهێنێ بۆ ئەوەیە بۆ نمونە بڕیاری داوە لە ئەم شەوە هەزار سڵاوات لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم بەچی حسێبیکە یا بێ تەزبیحێکی ئەلکترۆنی هەبێ یا وەتانێکە تەزبیحێکی سەد دەنگی هەبێکەوە دە تەزبیحی پێدا و سڵاوات لەسەر پێ ساسم بەوە حسێبیەکە وئیلا لە کۆی گشتیە هیچیان نەبێ باشە حەت چەندێت تۆ سڵاوات خوای گەورە فەرمێ چونکە سڵاوات ذیکرە خوای گەورە تەقییدی نەکردووە بە
هزار بە 2000 بە هەر شتێک ئەفەرمێ فەذكروا الله ذكرا كثيرا لە شوێنە لە هەموو قورئانە تۆ سیر بکە لە هەر شوێنێکە خوا باسی ذیکرەکە صفەتی کەثیرەنی بۆ هێناوە کەثیرەن یعنی بە زۆری باشە دکتۆر زۆر کەسێ ئەڵێ 1000 سەڵاوات لە دیداری پێغەمبەر بۆ نمونە بەڵێ بە ڕقەمەکە ئەیڵێ ئەمە دروستیان نا هەر ئەبێ 1000 جارەکە بوترێت بەڵێ طبعا ئەمەش زانایان ڕەحمەتی خۆیان لێبێ باسییان کرد بە تایبەتی زانای معاصر ئیبن قەرەداغی شیخ عومەری قەرەداغی ڕەحمەتی خۆی لێبێ ڕیسالەیەکی لەسەر ئەم بابەتە نووسیوە ئایا دروستە بە یەک جار بڵێ 1000 سڵاوات لەسەر پیان ساسەلم یا بێ هەر 1000 سڵاواتەکە لەسەر پیان ساسەلم یەک بیدەی ئەفەرمێ هەردووکیان دروستە بەڵام باشتر وایە 1000 دانەکە بە تعداد بیکەی وئیلا ئەفەرمێ دلیلیش زۆری لە عولەمای پێشووتریش باسی ئەمان کردوە چونکە فەرمێ هەتا لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گەیشتووە فەرمێ سبحان الله عدد خلقه ورضاء نفسه وزينة عرشه أماناني بعدد أمانة ما شاء الله بعدد أمانة كواتا أما لبيغمرو كما أثورا جيشتوا كواتا أما تشريع أبو إيما أجر إيما بلين صلاة على سر بيان صلى الله عليه وسلم به خوا بخيل نية خوا كريمة هرس بو لفظة خواي جورا هر أو كيد بو بنوسي خواي جورا شو ما تو معاملة كي معاملة كلا بين خوت وخواي كي معاملش قياسي لسر معاملاتك ريسا بون منا أجر جنابت 100,000 دينار لاي من به أجر بيك دفع توبلي 100,000 قرنت أعزابت آية 1,000 قرنم أعزابيها 100,000 طبعا 100,000 قرنم أعزابت بابا يك دفعش بيلي توش لبيني خوت وخوايا معاملة كي أجر بلي 1000 صلاة وسر بيان خواي جورا زول لو كريم تريكا كتو تشاوري أو بكي خوايا صلاة لبو بنوسي معنی خواهی کرد بلا مروف جی مرتر بت اما هندی جمارت خودی داینر سروی دنیای آخرتی هند جرا الصلاة والسلام سر پیغمبری خدا صلی الله علیه و آله باشتر اوه بلا هم باشتر بلا زیادتر پیامبر صلی خوی فرمی سبحان الله عدد خلقه یعنی بأندازه مخلوقاتی خواهی ما شاء الله ونيا كوات أما تشريع أبوه ما قال إما أمش بكين معناه يونيا كي مر السار بينه ولو يكابلين قد بنين 1000 صلاة ولا سر بيغان صلى الله عليه وسلم بلا ولا بيك جابلين 1000 صلاة ولا بي ولا سر بيغان صلى الله عليه وسلم يكتفي بكين نخير على إخوة يقول زور لو كريم تريكا كهزار كش بو إما بنوس باش دكتور طيب تيجي فما بحثا صلاة دانا سر بيغمبري كصلاة سر بن يعني مروف ذكري بكت باش أجر هاتو الديوان كي نافي محمدي صلاة خود السر بن هاتا قوتن صلى الله عليه وسلم بله الويدمي فرضا ينجي الويدمي جهر سنة ترسر مام بيغم طبعا لكوي قشتيا وعزم كل لكوي قشتيا قصير صلاة ولا سر بيان صلى فرضا بشي وازك عام سير بكي وكو باسمان كده بلام صلوات لحموش وينك أنا بيان صلى الله عليه وسلم إما كمال حديث من هي بيوتي ترغيب هالمان كمال حديث من بيوتي ترهيب ترساندن كمال حديث هي دمان ترسينه أفرمي لهر شو أنا أفرمي بخيل برسالة لكن بخيل شيء دست قنجاو شيء فرمي بخيل أو كسي ناوي من أبريو صلوات من السرناتا معناه شيء فير معنى كا بيان صلى الله عليه وسلم صلوات لسر بيان صلى الله عليه وسلم يا كاتك من بربو بيغمبري خاص صلى الله عليه وسلم دروس كرا بيغمبري خاص لبلي كما كشوا سر فرمي آمين لبلي دو ما فرمي آمين سيما سيب له لازم كان فرمي آمين دعاء فرمي رويك الصحابة كان فرمي أو جبريل أمين بو هاد ولا فرمي أو كسا لوتي بال خول كاد كناوي تو أبريو صلاة لسر تو نادا بلي آمين أي بيغمبري خا فرمي قلتم آمين يا الله كواتا لهر شوينا كناوي بيغمبري خا صلى الله عليه وسلم إنسان بخيلنا بصلاة لسر بيان صلى الله عليه وسلم بدا وإلا هو واجب نية بلام بإنسانك بخيل هش ما لقري سبون مناقر إنسانك دكتور يعني بون من لو دقيقة أو كسبوينا هاد يعني هم إسا كان جارك موت معنا وبيغمبر صلى الله عليه وسلم بلام جناح بار نبين نا جناح بار نبيت نخير جناح بار نبيت بلام سبون منا كسك بون منا قد خير نكا جناح بار بيت نو جناح بار نبي بلام بكسي بخيل مشهورة إيه ما جاكر نبي بيغمبر بوت لصلوات لسلانين ببخيل هش ما لقري بلام بوشي أو صفة أبو خمان ببصرين صفة بخيلية بصلواتك على سر بيغمبري صلى الله عليه وسلم حتى نفيسيني إذا دكتور قال جرب تيجي كردي حتى شو زمانه كديبت قال جرب رنج مروفنا نفيس صلى الله عليه وسلم درست مروف كردي مثلا درودي خوي لسر بيت يعني صلاة خدر سر بن أبجه هذا درست هيك كيشنية بالله وترجمة صلوات لسر بيان صلى الله عليه وسلم هيك كيشنية فجاريوها بالرموزات وقت يخوي علماء قديم نسيوا أنا صاد يعني نسيوا زماني كردية جاريوها دي خير نسري أما بو كركرنوي أو كيا تابو بو نمونا بسم الله وترى بسملة بالحمد لله وترى حمد الله أما كرنا معناه أونية كاتو دال خاء بيني معناه أوي نلي بدال خاء نيكون تو كاتك عليه
پێغەمبەر نووسراوە درودی خوای لەسەر بێ دال خان نووسراوە لە درودی خوای لەسەر بێ لە خوێندنەوەی بە درودی خوا کاتێک کە زانایان سادیان نووسیوە لە هەر عیبارەتێک عولەما خوێن بێتیانەوەکانە پێغەمبەر محەممەد یەکسە سادەکەیانتوە صلی الله عليه وسلم بە تەلەفۆزیان پێکردووە یعنی نیەتی دڵاکەیە کە چۆن تۆ بە نیەتی دڵەوە بیڵێیتەوە خۆت بەڵێ بەڵێ باشە دکتۆر زۆر جار زۆر کەس بۆ نمونە دانیشتووە قسە ئەکاریان لە بیرێکا کە سەڵاواتەکە لێبا باشەیان یەکێک ناوی پێغەمبەرێنە صلی الله عليه وسلم سڵاواتەکە ناڵێتەوە لەمایانی ئەکرێ کەسێک بیری بخاتەوە یاخود چۆنە لەو کاتەیە بۆی ئێمە هەمیشە زۆر دەمان ڕاهاتوە ئێڵێنەوە ینی یاخود لا شعوری ئێڵێنەوە ئەمەش هەر خێرمانەگات بە هەر نەوەیگەتا لە حەدیسا بە خزمەتی گەیشتوم ئەفەرمێ جاری وا هەیە ئینسان لە خەوە کاتێک کە خەبەری ئەبێتەوانێ یا ئەڵڵایەگەکە یا ئەڵڵایەگەکە فەرمێ لە ڕۆژی قیامەتە سێرکا لە سجلی ئەعمالێ تۆمار کراوە ماشاءالله بەس یعنی بەلا و بالی جاری لا شعوریان یا شعوری وتوێتی هەر وەختێک تۆ سڵاوات دەدەی لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم بە هەر نەوەیەک دڵت ئاگای لێتی ئاگای لێنە مادام محەبەتێ بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆ خۆی سڵاوات چییە سڵاوات لە ئەساسا سڵاوات بە گەورەزانینی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەماوە ئەفەرموون چونکە خوای گەورە ئاەتێکی ئەفەرمێ لتؤمنوا بالله ورسوله لتؤمنوا بالله وتعزروه وتوقروه ئەفەرمێ تعزروه بمعنای چی دێ ئەفەرمێ معنای گەورەزانینی ینی پێغەمبەری خوا هەم بە گەورە بزانی ئەفەرمێ باشترین سیغەیش کەوا ئینسان پێغەمبەرەکەی بە گەورە بزانێ سڵاوات لێدان لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دکتۆر گەلە جارە یعنی کابراک دێڕین تا خۆت بێژێت وڵام منەوە سی سەڵاوات دانا سەر پێغەمبەری صلی الله عليه وسلم یعنی سریعی بەڵێ درستە مثلا صلی الله عليه وسلم صلی الله على محمد صلی الله عليه وسلم صلی الله على محمد صلی الله عليه وسلم یان جیڤێت مرۆڤ درست بێژت بەڵێ تەمامی بێژت و بدلێ خۆ بێژت بەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەمایە فێرمانەکە ئەفەرمێ باشترین کردەوە ئینسانەکان ئەمەیە کەم بێ و بەردەوام بێ لەسەری بەردەوام بێ لەسەری ئیخلاسی تیاوێ سڵاواتێک بە ئیخلاس و بە تەلەفوزێکی جوانەوە بدە لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم باشتێکە لە دە سڵاوات کەوا نەزانی چی دووتووە ئەوە نە بەسەریعی وتوتە نەزانیوە چۆن تەلەفوزی پێ بکەیت نە بەهێمنی تۆمە بەست ئەوەیە کە خوای گەورە لە تۆ خۆش بێ لە تۆ خۆ ڕازی بێ ئەم سڵاواتی دوو بە پێغەمبەری خوا بگا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ من صلى عليه صلاة صلى الله تعالى بها عليه عشر ئەفەرمێ هەر کەسێ یەک سڵاوات لەسەر من بدا خوای گەورە دە ڕەحمەت ئەڕژێنە بەسەریە ئێمە هەدەفەکەمانەوەیە خوای گەورە لێمان خۆش بێ لە جیەک ئێمە ئەگەر یەک جار بڵێن خوایە ئەم ڕەحم و گەورەیەی تۆ شامل بێ لەسەر ڕۆحی پێغەمبەری خوا صلی الله معنای سڵاوات ئەمەیە خوای گەورە دە ڕەحمەت بڕژێنە بەسەر تۆیە خوای گەورە دە جار ڕەحمەت تکرار کاتەوە لەسەر ڕۆح و جەستەی تۆ قەت بە ئاگری جۆزخ ناسووتی جا بۆچی بە لەفزێکی جوان و بە تەئەنی و لەسەر خۆی و بە لەفزێکی جوانەوە نەیڵێ وا جوانترێک باشە دکتۆر زۆر جار لە کاتی دوعاکانمانە سڵاوات لێن لە پێش ئەوە یاخود لە دوایەوە دوعاکە قبوڵە ینی پێشتر سڵاواتەکە لەبین یاخود دوای دوعاکە بەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وای فێر کردوین سەلەفی ساڵحین ڕەحمەتی خۆیان لێ بفەرموویانە هەر دوعایەکتان کرد لە ئەوەڵەوە دوعا سڵاوات لەسەر پێغەمبەر بدەن کاتێک کە کۆتاییشتان هەر بە سڵاوات لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆتایی پێبێنن کە فەرمێ سڵاوات بە هەر نەوعێک ئینسان بیدا لای خوا مەقبولە وەکو عیباداتی تر نییە بە هەر نەوعێک تۆ سڵاوات لەسەر پێغەمبەر بدەی لای خوای گەورە مەقبولە وەرگیراوە ئەفەرمێ مادام خوای گەورە ئەوەڵی دوعاکە کە سڵاواتە وەری بگرێ و ئەخیرەکەشی کە سڵاواتە وەری بگرێ فەرمێ خوای گەورە بەخیل نییە بەینەکەشی وەرەگرێت هەر دوعاکت کردبێ ئەوەی کە لە ئیسفاری سڵاوات کە ئێمە بە سڵاوات لێدان لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەتوانین دوعاکانمان لای خوای گەورە بە مەقبولی بهێڵینەوە گرنگ باشتر ئەوە کۆ بسەڵاواتە مرۆڤ داوای دكتور اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد آل سيدنا محمد كيف قرت و چوانيا جهاندنا صلاوات ماش بويوانا چواه بله آل بيتي پیغمبر صلى الله عليه وسلم لبين زانانا فرمويانا ك او مجموعه كلا خدمت پیغمبري خوايا بون حضرت علي حضرت فاطمه حضرت حسين وحسين فرمي ئەمانە بە ئالوبەیتی پێغەمبەر صلی الله عليه وسلم مەشهور بوون ئەنی بە شێوەیەکی مختصر بەڵام لە شێوازی ئامە ئالوبەیتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگرێتەوە ئالی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئال یعنی چی یعنی ئەوەی کە وەلای بۆ پێغەمبەری خوا هەیە ئیمانی بە پێغەمبەری خوا هەیە
قبولی بەرنامەکەی پێغەمبەری خوای کرد و هەموو ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بگرێتەوە. یعنی ئەم هەمان دەمدا بۆ پێغەمبەریش سەڵاو بن سڵاوەت نێرین و بۆ ئومەتە پێغەمبەری سڵاو بەڵێ تا ئێمە لە تەحیات چاکە معلومی جنابتان لەکاتێکێن بە نوێژەکەین یەکێ لەوانی کە سلامەکەین السلام عليك أيها النبي ورحمة الله وبركاته السلام علينا وعلى عباد الله الصالحين. يعني دائما یەکێ لە ئیسفاری نوێژەکانی ئێمە ئەمەیە ئەم سڵاواتانە کاتێک کە لە نوێژی شاهیدین ئێمە عامی ئومەتی پێ صلی الله مشتەرەکەکەین ئەوانی کە پێشوش ئەوانی کە وەلا دوای خۆشمانە و پێغەمبەری سڵاو سەر بن بەحەسکریە ئەوێت چنە بەحەشتێ تایبەتیژی و ئەم نیاسین هەمان دەندۆ سڵاوێت مەژیدەگان ئەوانەیانژی ئەو جدایە بابەتەکە جدایە بەنسبەت ئەوانەی کە مردوون دایان ناسین موسڵمانن چوینەتە بەهەشت بەڵێ ئەوانش سڵاوی ئێمە دەگاتە ئەوان کە دەڵێن وعلى آل محەممەد بەڵێ بەڵێ سڵاواتی ئەمە چونکە هەموو هەر چاکەیەکەوە تۆ ئەی نێری بۆ هەر کەسێک ئێستا بۆ نمونە جەنابەت هەدیەک بۆ دۆستێکی خۆت ئەنێری بۆ شوێنێک لەسەری ئەنووسی لە فڵانە کەسەوە کاتێک کە پێیەگە ئەزانێت لە جەناب تۆم هەدیە پێگەیشتووە کاتێک کە تۆ ناوی کەسێکە بێی سڵاواتێکی بۆ ئەنێری خێرێکی بۆ ئەنێری بە خصوصی بۆ فڵانە کەسی نێری بە خصوصی وەکو ئەو نامەیە وایە وەکو ئەو هەدیە وایەکەوە پێیەگە بەڵێ ئەچێتە ناو نامەی ئەعمالی ئینسانەکە. دکتۆر لەو کاتانەشە دروستە بۆ نمونە کەسێک سڵاو لە یەکێکەکە یەکسەر سەڵاوات لەیە یاخود تەوقعەکە یان زۆر جار بینیومە کە مناڵێک لە دایکە بێت یەکسەر سەڵاواتێک لێن ئەو کاتانەش دروستە خێری زیاترە خێری گەورەیەوە تا سیفەتێکی زۆر جوانە بە تایبەتی لەناو ئەم شارەیە کە شاری هەولێر بە شاری سڵاوات مەشهورە الحەمدولله زۆر مەشکاتێکە مەجموعەیە بە تایبەتی لە کاتی جژنەکانە بە یەکترەکەن هەمووی سڵاواتەن لەسەر پێ شتێکی ینی هەست بە بەرەکەتێکی زۆر خۆشەکەی. دکتۆر خودش تەڕازی بێت دکتۆر قاسم سیوەیلی مامۆستای زانکوێ زانستێت ئیسلامی این ئەفشەوەت گەلمەدا بووم تایبەتیژی بەرنامەی پاشی خودش ڕازی بێت خودی خێراوە بنوێستێت شڵا خودێمە بگەهینتە دیوانە پێغەمبەری سڵاوات إن شاء الله تعالى خوای گەورە لە ئێوەشی قبول کاو لە ئێمەشی قبول کاو نیەتەکەمان بۆ خوای گەورە و بێ و مسلمانان ئیسفادەیان کرد. زۆر سپاس بۆ تۆش دکتۆر هاتی دووبارە زۆر سپاس خێرت بکات ئینشاءالله. یەکێک لەو کارانەی کە لە مانگی ڕەمەزاندا ئاستەم بووە کاروباری پۆلیسی هاتوچۆیە کە ئەوان بە ڕۆژوون و لەبەر تیشتی خۆر و بەرزی پلەکانی گەرما کاروبارەکانی هاتوچۆ جێبەجێەکەن و ڕێگا و شەقامەکان ڕێکەخن لە شەوانیشدا بە هەمان شێوە تا پارشێوان لە کارەکانیان بەردەوامە بن با ئێمە فیچەرێک لەسەر کاری پۆلیسی هاتوچۆ ببینین لە ڕۆژانی مانگی ڕەمەزانە. یەک ji karên giran û bi zehmet di meha Remezanê de karê polîsên trafîkê û rêkxistina cadê ye ku bi şev û roj de erk danin. Welîd Mihemed yek ji polîsên hatinoçûnê ye li Zaxû hemî rojan û serbarî bi rojîbûnê 6 dem ji mêran li ser cadê dimîne. Ew karê rêkxistina cadê û nehêlana qerebalaxiyê û hatinoçûn û xizmetkirina şofêran dike. Ez demjimêr êkî nîbrût êm ser dawama xwe heta demê fetarê û xapsa dormanê duê sî nibêja êvarî de xapsayek zêde dikevitê. Endek harîkarin axlebe sê ribعê wê şofêrên me harîkarin bi rêdmayên hatinoçûnê. Wê dî kita kêm yê de pêgîriyê bi rêdmayê hatinoçûnê nekir ew ji em sizatin. Xelk û şofêr jî bi awayekî giştî hez bi zehmetiyên karê wan di vê mehêda dikin û dixwazin ku her du alî hem polîs û hem şofêr jî harîkarên hev bin. Belê pavê tu sabit vê tem harîkar bin û vê tew jî harîkar bin xwedê pasendît bînim şofêrê teksî gelek harîkarin yani ez şeydî an nabînim ana bijme te ji moror hemîn harîkarin belê bes pandek şu ane gelek bêhên tangên gelme yani em jî heskin biçekî bêhên fire bin li vê Remezanê harîkarê vê xelkê bikin ji vê xeramata belê belendek şofêr jî te ne harîkarin manî min dest pêkî gote te gelek şofêr jî kere ne harîkarin. Polîsê hatinoçûnê gelek harîkarin gel xelkî bez vê em jî harîkar bin yani wek çî rastî zarorî nîne her şolekî bastît me hebet ez sêra xwe bînim ez çî gêde eleb şime ber vê dikanê ya hewceya milê
نگازی بخواب مثلا یومی بگاوی تقریبا 500 متر من نزدیکی اویدی سکنان جسری های حسینی کی من اینا چی کی در بر ویز دی حامه د دمکه دا که جبر روژی گرتنا د مها رمضان دا زورینه یا خلکی دما کار خواه کم دکن و هندکی بهنا خواه دادن لحظن امناهی با آوائه که گشتی و پولیسین ترافیک جی باروان دوی مهدا گرانتر دبه سرباری زحمتی انوانو خدمتکرنا مو رکخصنا جاده و نهیلانا قربالغی و آسانکاری اجبوی هاتنو چون آمه دبه هند جاران هند جمع پولیسین ترافیکی تو رجی ببن نمازه دمها رمضان دا که او بروژینو باروان گرانترش جاران اسلام یوسف کردستان 24 زاخو سپاس یک تایبت بو پلیس هاتنوچون خودشون راضی به تروجون نویجاتان قبیل دین تا شیوا شبهات پیشکش کردن خود ما بهین تا شبت لیلة القدر ان شاء الله هر شاد بن سلام علیکم